من وەکو باوکی خوێندکارێکی ئەم خوێندنگایە و بە سفەتی ئەوەش بە سەرۆکی دوژنەی ئەم خوێندنگایە هەڵساوم بە کاری ئەم خوێندنگایە بۆ هەندێک کەم و کوڕی لەسەر دەنگۆی ئەوەی کە گوایە ئێمە ئەم خوێندنگایە یەکەم خوێندنگایە کە پارێک بە کۆکردبێتەوە لە باوکان و دایکان بە زۆر یا بەوەی کە ئیجباری بێ لەسەریان پێمان نەوتون 5,000مان بە زۆر بۆ بێنن بە ئیختیاری خۆت بەڕێسە بووە لە باتی 5,000ەکە 100,000 نردووە و یەک سوپاسنامەشی لە ژێرە نووسیوە کە ئەوە هەستاون بەم ئیشە باشە بۆ ئەم خوێندنگایە هەش بووە بە بەتاڵی هێناوێتی و سوپاسی شێکی ئەمە هیچ شتێکی ئیجباریتیانی ئەم ئیشەکە کراوە هیچ علاقی بە ئیداری خوێندنگاوە کە علاسا زەمە خوێندنگا هەساوە بەم ئیشە پارەکەی بۆ خوێندنگای بێخاڵ کە بۆ کڕینی مۆلیدەیەک و نرخێ بڵاو کراتو کە ئەمە هیچ نەنیشتی باوکان باسێمی کردووە نە هیچ کەسێک باسێوی کردووە کە مۆلیدەکە بکڕن بەڵام وەکو تەرحێک کراوە کە ئەم ئیشە ئەکەن و ئەم مۆلیدەیەکردن بەڵام ئەوەی بەلام وەسێ لە پێیجەکانی فەیسبوک لە زۆر لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەم کرا بە باسێکی دیار و باسی مەکتەبی بێخاڵ کراوە بە شێوەیەکی ئەساسی ئەڵێ ئەم پارێتان بۆ ئامانجی ئیدارە بەکارێنەوە کە بەشەتی ئیدارەی علاقی بەم مەسەلەیە نیە ئەم دایک و باوکو بەڕێزانە کە دایک و باوکی خۆمانن هەسان بە دابیکردنیان ڕەپارەیە بۆ دابیکردنی کەم و کورتی خوێندنگاکەمان